سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەوا. کۆچی دوایی پێشمەرگەیەکی دیرینی کۆمەڵە، دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری پیرانشار، ناڕوونی چارەنووس و بەردەوامی دەست بەسەرکرانی عەلی موحەممەدی لە گرتوخانەکانی ڕژیم، کۆبوونەوەی کرێکاران و شۆفێرانی لەنگەرگەی دەیێر و ناڕەزایەتی زیاتر لە 1200 کرێکاری شەرکەتی شاغڵ لە زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێرانشار. کۆچی دوایی پێشمەرگەیەکی دیرینی کۆمەڵە. ڕۆژی چوارشەمە 26 سەرماوەزی 1404 هەتاوی پێشمەرگەیەکی دیرینی کۆمەڵە بە ناوی ئیسماعیل مشتاق خەڵکی گوندی مافەران سەر بە پارێزگای ورمێ بەهۆی لەسەرەوە بوونی تەمەنی و توشبوونی بە نەخۆشی دڵ گیانی لەدەستا. هاوڕە ئیسماعیل خەڵکی گوندی مافەران لە ناوچەی برادۆست بووە و هەر لە سەرەتای شۆڕشەوە لەگەڵ هاوڕێک گیانبەخ کرد و یاعقوب مشتاق هاوکات لەگەڵ بنەماڵەکانیان چالاکی نێوڕێزەکانی کۆمەڵە بوون. هاوڕە ئیسماعیل ساڵی 1358 وەک پێشمەرگە هاتە نێوڕێزەکانی کۆمەڵە و هەتا ساڵی 1363 وەک پێشمەرگەیەکی ئازا و چالاک بەردەوامی بە خەبات و تێکۆشانیدا. ناوبراو لە زۆرێک لە شەڕ و تێکەڵچوونەکانی پێشمەرگەکانی کۆمەڵە دژی هێزەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە کوردستان بەشداری کرد و تەنانەت جارێک بە سەختی بریندار بوو کە بە خۆشیەوە تیمار کرا و چالاکی دەست پێ کردەوە. ئەو گیانبەخ کردووە ساڵی 1363 هەتاوی گەڕایەوە نێو ماڵی و منداڵی و هەتا کاتێک کە گیانی ئازیزی بەخت کرد وەک کەسایەتیکی خۆشەویستی کۆمەڵە مایەوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری پیرانشار. ڕۆژی دووشەممە 24 سەرماوەزی 1404 هەتاوی هاوڵاتیکی خەڵکی شاری پیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بەناسناوی سۆران دوورجدور بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. ناڕوونی چارەنووس و بەردەوامی دەست بەسەری عەلی موحەممەدی لە گرتوخانەکانی ڕژیم. بەپێی راپۆرتەکان عەلی موحەممەدی باوکی شەهریار موحەممەدی لە گیانبەخکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی سەرەڕای تێپەڕبوونی 40 ڕۆژ لەسەر دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو باوکە دادخوازە ڕێکەوتی حەڤەی خەزەڵوەری ئەمساڵ بۆ دووهەمین جار لە ئەمساڵدا لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە لە شاری بۆکان دەست بەسەر دەکرێت. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی و چالاکانی مەدەنی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو چالاکوانە زانیاریەک لە بەردەستانیە. کۆبوونەوەی کرێکاران و شۆفێرانی لەنگەرگەی دەیێر. ڕۆژی ڕابردوو کرێکاران و شۆفێرانی شاغڵ لە لەنگەرگەی دەیێر سەر بە پارێزگای بوشێهر دژ بە کەمبوونی هەغدەستەکانیان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە ناکارامەیی بەرپرسانی ڕژیم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، کەمکردنەوەی نرخی کەلوپەلی ئۆتۆمبیل و بەنزین، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتن بە جیاکاری لە هەقدەستەکان و بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان بوون. بانگهێشتی متەهەرگونەیی بەمەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی. ڕۆژی سێشەممە 25 سەرماوەز متەهەرگونەیی چالاکی خوێندکاری لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بەمەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی بانگهێش کراوە. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و بێڕێزی بە ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی سەرجەم حوکمی 21 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە کە حوکمەکەی لەلایەن دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی لە شاری تاران پەسەند کراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە لە ساڵانی ڕابردوودا چەندین جار لەلایەن هێزەکانی ڕژیمەوە گوشارخراوەتە سەری و
تەنانەت ڕێکەوتی 26 ڕەشەمەی ساڵی ڕابردوو پاش کۆتایی هاتنی ماوەی بەندکرانی پێشووی لە زیندانی ئیڤین ئازاد کرابوو. بەردەوامی کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نەیشەکەری میان ئاپ. ڕۆژی پێنجشەمبە 27 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە شێرکەتی نەیشەکەری میان ئاپ دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی دوایین هەواڵەکان کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکان و بایەخنەدانی بەرپرسانی شێرکەت بە ژیان و مەعیشەتی کرێکاران لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمنی شوێنی کار و هەروەها کەمکردنەوەی ساعەتی کار بوون. دوا هەواڵ ناڕەزایەتی زیاتر لە 1200 کرێکاری شێرکەتی شاغڵ لە زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران شەهر. بەپێی راپۆرتەکان زیاتر لە 1200 کرێکاری شێرکەتی شاغڵ لە زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران شار دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان لەلایەن بەرپرسانەوە ناڕەزایەتیان دەربڕی. ناڕازیان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 3 مانگە لەلایەن بەرپرسانەوە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. لە بەردەوامی بەیاننامەکەدا ناڕازیان خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی مورەخەسی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.